او اوسنويه بو يكمين جار پێشکەشە بە کاکە سۆران نانەکەلی کاکە کۆسرەت گردی هەوراز ئەلمنیۆم و شەبان سوورسی سەرمەند نانەکەلی فەرمان سوورسی هێوادارین بۆ دڵی کاکە سۆران و هەموو میوان عەزیزەکانی بێت پریشانم بۆ ئەو وردە خاڵانە وەک دەشێت و شەیدا بم بۆ ئەو پردە خاڵانە چەندوانە ئەو زولفانە لە گەردەنی ئاڵانە بە هەیکەل هەڵی داوە نزیک پازدە ساڵانە کۆڵان یاری دەکا هەر لە نێو منداڵانە چەند قشت و نێوباریکە کارمانزی خاڵخاڵانە دەڵێ مارە بڕاوە ڕاستین ئەو هەواڵانە دەڵێن مارە بڕاوە ڕاستین ئەو هەواڵانە بڕوا بەزێم بێڵێ ڕەنجیشینم تاڵانە بەو دوو چاوە کاڵانە بەو دوو لێوە ئاڵانە بێوانەیە زیرە چیش دەڕیزی عەوداڵانە ئەو شەو چاچی بۆ دەڵێم گەعدەی کاکە سۆرانە بەخێر بێ کاکە سۆران بە باقی میوانانە هەورازی ئەلەم ملیۆن پێچۆنە ڕۆیشتی ماڵەکەشم تەنها تاریکایی بوو ئیمشەوێنت لە پەرچاوەر وەکو تارمایی بوو لای معشوقی غەریبت شیوەن و تەنیایی بوو سەیرە لە پڕێک گۆرە ئاوا لە خۆبایی بوو ڕۆیش لە لای من پرسە لای بێوە فەشایی بوو ڕۆی لە لای من پرسە و لە لای یاری شایی بوو حسام على دكتور لبوم بنوسى علاجتي ناريار ناظم توهيد نازاني دوايا نيقاري
بەخشە بۆ دڵم دوو چاوی خماری یار چدڕێکە قەد و باڵای جوانە لەنجە و لاری یار سەرمەستم بە گوڵاوی چەند شیر نەگوفتار یار بە هیوای ماچێک بکەم لە لێوی شەکەربار یار هەزار دەردە پەڕێنێ یەک گوشە لە زاری یار بەڵام ئەویش هەر نایە هەر جەفایە کاری یار وا خەریکە دەم کوشێ دڵڕەقی و ئینکاری یار بڕۆن پێی بڵێن دەبا منم ئینتیزار یار زۆرانی نانەکەلی ڕۆڵەی مەرد و بەدەمار ئەوەش بۆ شەوان سوورچی بەنێواندا دێمە خوار هەورازی ئەلمنیۆم بەمانداندا دێمە خوار سەرمەندی نانەکەلی ڕۆڵەی مەرد و بەدەمار بۆ فەرمان و کۆسرەتە بژێن کوڕی ڕۆژی تار گیر کردووە خەریکی کاری خۆمم تۆم لە بیر نەکردووە چەند ساڵە مەیدانی هونەرم داگیر کردووە خەریکی کاری خۆمم زۆرم لە بیر کردووە دیارە ناو کەلیمەم لێتی تەقسیر کردووە من خۆمم نەفرۆشتووە تۆی خۆت فەقیر کردووە من بە دیار تێکستی خۆم ڕەنجی خۆم پیر کردووە من هەڵۆی بەرزە فەڕەم چاوم لە نێچیر کردووە ئەتۆ لەو شێر کۆسبی من داما و خۆت گیر کردووە هەزار نێچیری وەک تۆم بە چنگ ئەسیر کردووە کارم لەسەر شەخسیات و سادە و تەقدیر کردووە بەڵام لە ئاستی نامەرد خۆم بێ زەمیر کردووە